برانی بەڕێزم ئەمە دوا منزڵی ئەو برایەمانە کە دنیای بەجێڵا و یەکەم منزڵێتی بەرەو ژیانی بەرزەخ و بەرەو ژیانی قیامەت. پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێک لەسەر قەبر دانیشتە بوو بە دارێکی بچووک قوڕەکەی تێخەڵەدا و فرمێس بە چای مبارەکی هاتە خوارەوە هەتا فرمێسەکان ڕیشی مبارەکی تەڕ کرد و قەرزەکەی کرد و بە قوڕ ئەوجا ئەیفەرموو عیدەت لهذا خۆتان بۆ ئەمە ئامادە بکەن. خوا من یەک پرسیارەکەم لە ئێوەی بەڕێز هەچ کەسێ ئیسە پێی بڵێن خانوویەکی بۆ دابین ئەکەین شوێنێکی بۆ ئامادە ئەکەین تایە بێ هەتا قیامەت کێ ناو قوڕە هەڵەبژێرێ کێ ئەم چۆڵەوانی هەڵەبژێرێ کێ ناو قەبرە هەڵەبژێرێ بە دنیاییەوە کەسمان بەخوا کەسمان ناوێرین لە چۆڵەوانیەکە بژین نەک هەتا هەتایە هەتا لە کاتێکی کەمیشە بۆیە خۆ ئامادەکردن بۆ ئەم شوێنە بەڕاستی هەتا زیندوین ئەتوانین خۆمانی بۆ ئامادە بکەین. ئێمە هەمومان کە دێین بۆ سەر قەبرستان سێش لەگەڵ خۆمانە دێنین یەکێکمان سەرۆت و سامانەکەمانە ئەو تابوتەیە ئەو کفرەیە کە مۆدێلترین مۆدێلی جلوبەرگە لەبەرمانەکرێ ئەو تابوتەیە کە مۆدێلترین مۆدێلی سیارە و سواریە کە پێی دێین و ئەو قەبرش مۆدێلترین مۆدێلی خانووکە تێی ئەچین ئەم سێشتە لەگەڵمان دێن سەرۆت و سامانەکە تا ئێرە دێت و یا بەجێمان دێڵێ سیارەکەی ئەگەڕێتەوە تابوتەکەی ئەگەر نیکەنە قەبرەکەەوە ئەگەڕێتەوە و ئەوەی دووەم لەگەڵمان دێ کە سوکارەکەمانە خۆشەویستترین کەسی ئەم مردوو ئێستا ناتوانێت ئەم شەو لەگەڵا بێ ناتوانێت یەک سعات لە ناو قەبرا بێ لەگەڵی ئەبێ بەجێی بێڵێ ئەوەی کە زۆر گرنگە سێمشت کار و کردەوەکانە بۆیە توبە بکەن بگەڕێنەوە إن إلى ربك الرجعى هەمومان ئەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار بەڵام ڕەحمەتی خواتان لێ بێت توبە بکەن ئەی گەنج تاکەی ناگەڕێنەوە توبە بکەن پێش ئەوەی کە جەستەمان بە ساردی بگەڕێتەوە با دڵ و ڕۆحمان بگەڕێتەوە با توبە بکەین بەرەو لای خوای پەروەردگار داواکەم لە خوای پەروەردگار قبری ئەو برایانەمان بکە باخ لە باخانی باش یا ربی خوایگان لە گوناحیان خۆش ببی ئێمەش عاقبەت خێر بکەی لە گوناحی مردوەکانمان خۆش ببی وصلی اللهم على سيدنا محمد وعلى آله. کەناڵی VK4 کەناڵێک بۆ هەمووان